نرخی بنزین و سوتەمەنی لە سەرەتای جەنگی ئۆکراینەوە قۆناغ بە قۆناغ ڕووی لە بەرزبوونەوە کردووە. ئەوروپا و ئەمریکاش ڕاستەوخۆ بەهۆی ئەو جەنگەوە کۆنتڕۆڵی نرخەکانیان لەدەستداوە بەهۆی کەمبوونەوەی خستنەڕووی ئەمباری نەوتیان و بەردەوامی بەرزبوونەوەی خواستی جیهان نزیک بۆتەوە لە 100 ملیۆن بەرمیل نەوتی خاوی ڕۆژانە. لەو بڕژ بە تەنها ئەمریکا ڕۆژانە 20 ملیۆن بەرمیل نەوتی پێویستە. پاش ئەو ئەوروپا 15 ملیۆن بەرمیل نەوت بەکاردێنێ. بەرزبوونەوەی بەردەوامی نرخی نەوت و نزمبوونەوەی ئاستی یەدەگی نەوتی ئەمریکا هۆکاری بەرزبوونەوەی نرخی بنزینە. پێگەی گلۆبال پترۆل پرایس ڕاپرسی سەبارەت بە نرخی بنزین لە 170 وڵاتی جیهان کردووە. تیایدا بەتێکڕا نرخی 1 لیتر بنزین لەسەر ئاستی جیهان نزیک بۆتەوە لە $1.40. بە پێ ڕاپرسەکە لە کۆتایی مانگی ئایاردا ڤەنزوێلا نزمترین نرخی بنزینی هەبووە کە ئەویش 22 سنت بووە. بەرزترین نرخیش لە هۆنگ کۆنگ بووە $2.99 تۆمار کردووە بۆ هەر لیترێک. هەروەها نرخی گاڵۆنێک بنزین لە ئەمریکا با ڕێژەی 175 بەرز بەوە و $5.56 تێپەڕاند. ئەوەش ئاستێکی مێژوویە کە لە وڵاتە تا ئێستا تۆمار کرابێ. سەبارەت با بەریتانیاش نرخی 1 لیتر بنزین لە کۆتایی ساڵی ڕابردوو بە $1.75 بووە، بەڵام لە ئێستادا 1 لیتر بنزین بەرز بۆتەوە بۆ $2.20. وڵاتانی ئەوروپاش لە دوای جەنگی ئۆکراینەوە سیاسەتی کەمکردنەوەی باج لەسەر بنزین و هاوکاری خێزانی کەم دەرامەت پەیڕەو دەکەن بۆ تێپەڕاندنی قەیرانی وزە کە ڕوبەڕوویان بۆتەوە. لە فەڕەنسا 2 ملیار ئۆیرۆ و سوید 350 ملیۆن ئۆیرۆی بۆ پاڵپشتی دابەزاندنی نرخی بنزین تەرخان کردووە. ئەوش لە کاتێکدایە نرخی لیترێ بنزین لە سوید $2.30 تێپەڕاندووە و لە دانیمارک گەیشتۆتە $2.65 و ئەڵمانیاش $2.76. ئەمەش هاوڵاتیانی ناچار کردووە لە بری ئۆتۆمۆبیل پاسکیل بەکاربێنن. هەر بەهۆی قەیرانی بنزین و بەرزبوونەوەی نرخەکەی لە بەشێک لە وڵاتان سەرباری بەرزبوونەوەی نرخەکەی قەیرانی کەمبوونەوەی بنزین سەری هەڵداوە و شۆفێران لە سەرەیەکی دوور و درێژدا دەمێننەوە. بەرزبوونەوەی نرخی بنزین هاوتەریب لەگەڵ بەرزبوونەوەی نرخی شتومەکدا جیهانی گرتووەتەوە. هۆکاری سەرەکیش بەرزبوونەوەی نرخی نەوتی خاوە لە جیهان و بەرزی نرخی کاڵا و شمەک و وزە هەریەک لە ئەمریکا و بەریتانیای ناچار کردووە نرخی سوود بەرز بکەنەوە.